بەڕێزانم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەران خۆشحاڵین کە لە بەرنمەیەکی نوێی ڕۆژمێری هەڵبژاردن ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلەیمانیەوە لەگەڵتانی. بۆ ئەم ئاڵلقەیە دەمانەوێت قسە لەسەر ئۆپۆزیسیۆن بکەین. ئۆپۆزیسیۆن چییە؟ ئۆپۆزیسیۆن بوون چییە؟ ئەرکەکەی چییە؟ ئەرێ بەڕاست لە کوردستان شتێک هەیە بە ناوی ئۆپۆزیسیۆن یاخود ئەوانەی کە بەخۆیان دەڵێن ئۆپۆزیسیۆن جگەل لە جێبەجێکاری ئەجێندای نەیارانی خەڵکی کوردستان، هەرێمی کوردستان، دوژمنانی کوردستان شتێکی ترنین و دروشمی بریق و باقیشیان هەیە بۆ هەڵخەڵەتاندن و چاواشەکردنی خەڵکی کوردستان. ئێمە بۆ ئەم هەڵلقەیە میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسە و پرسی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز کاک ئاسۆ عەبدوڵەتیف چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکان لە لامان میوانە. کاک ئاسۆ زۆر بەخێر بێن، گەلێک سوپاس بۆ بەرداریکردنیشتان لەگەڵمان. بەڵام سەرەتا پێشەوەی دەست بکەین بە گفتوگۆکانمان بە هەندێک لەو کارانە ببین کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین دەربارەی ئۆپۆزیسیۆن. جا ئەو کاتە سەبارەت بە ئۆپۆزیسیۆن پرس و قسەی زیاتر دەکەین. فەرمووی. من باوەڕم بە هیچ معارەزیێنیە لەم کوردستانە تکا ئەکەم وازیان لێ بێنەوە دەست دەسەڵات. لەو کاتەوە معارەزە لەم شارە دروست بوو بەداخەوە وەزعی شارەکەمان سەر لە بەری تێکچوو وێران کرا. لە 2009 بۆ ئێستا زۆر کەسی شایەتی ئەم قسانە ئەکا، لەوانەیە زۆر کەس نێوێ ئەمە لە میدیاکان بڵێ، بەس ئەرکی هونەرمەند و ڕۆشنبیران هەیە کە بە سپی بڵێن سپی بە ڕەش بڵێن ڕەشە. بۆیە من باوەڕم بە هیچ معارەزەیە نییە بە ئێستاشیەوە بەمانی کە تازە دروست بوون. لەبەرەوەدا پیانە لەم مایکە بڕێسانەوە تکاتان لێ یەکەم وازیان لێ بێنن بە میلەت لەوە زیاتر چەساوەتر نەبێ، میلەت لەوە زیاتر لە ناو نەچێت. تکاتان لێ یەکەم بەجێ بێڵن بۆ دەسەڵات با خۆیان ئەم حکومەتە بەرن بەڕێوە. گوزەرانی ئەو خەڵکە لەو کات و لێ ئێستا جیاوازێکی زۆری هەیە. بەڵای ئۆپۆزیۆن لە مێژوودا ئێمە شتی جوانمان لێ نەبینیون، ئەوەی کەوتوانە جێبەجێیان نەکردووە بە ناوی بەڵێن و باش و شتی باشەوە کۆمەڵە دەنگکۆکەنەوە ڕۆنە پەرلەمان وەکو توجارێک وەکو بازرگانێک سەرۆت و سامان و موچەی باش بخۆیان دابینەکەن و لەوە زیاتر لە حەقیقەت ئێمە شتێکمان لەوان نەبینیوە. هەرم گەڕەکە ئێمە بۆ نمونەم خۆم سێ دانەجار کەشفم هێناوە بۆ دانانی عەموود و بۆندێک پرۆژەی خزمەتگوزاری. هەر ئازیێت و ماندووبوونەکە بۆ من ماوەتەوە، ئەرکەکان بە من کێشاوەرە و بڕۆکەم کردووە لە بنەڕەتە مەلەفەکە داخراوە. هەموو شاری سلەیمانی ئەمان و کێشەی منیان هەیە. هەموو خەڵکی کوردستان جوانە باش ئەناسێ لە بەڵێنی بێکردار زیاتر هیچ شتێک لەوانە نەبینراوە و هەموو خەڵکی کوردستانی دڵنیاکەمەوە. لە ئەم جارەش لە بەڵێنی بێکردار زیاتر هیچ شتێکی کە لەوانە نابین. بەداخەوە لە کوردستانە لەم وڵاتی منە ڕاستە کاتی خۆی ئەگەر ئێمە وابزانین مەسەلە یەکگرتوو بوو بە ئەنتی گۆڕان بوو بە ئەنتی بوو بە ئۆپۆزیسیۆنمانە، بەڵام نەتوانرا کارێکی ئەوتۆ بکرێت بۆ ئەوەی هاوڵاتی کورد سیقەیەکی تەواوەتیان بەم ئۆپۆزیسیۆنە هەبێت. بەداخەوە ئەڵێم لە ڕابردووشتا و لە ئێستاشا ئۆپۆزیسیۆنەکان زۆر بوون، بەڵام هەڵوێست و کرداریان یەک نەبوو، ڕاز نەبوو. ئەو بەڵێنانە کەیانە هەڵە بوو نیان بردە سەر، بە تایبەتی لە سلێمانیە نەبراوەتە سەر بە تەواوەتی. ئەوەتی ئێمە بە بیرمان بێ مەدێک هاتووە هەڵسوونێک، ئەم هەڵسوونە جەماعەتێ ئەوامی شوێن خۆی خستووە لە ئاخریا کە زانیویانە هیچ شتێکیان بۆ ناکە، زانیویانە نە تاکتیکیانێ نە استراتیژ، زانیویانەکەوە ئەو شیعارانی کە ئەیڵێن هەمووی بۆشە، قسەیان لەگەڵ کرداریانە زۆر دوورە لەیەکەوە هاتوۆتەوە سەر پلێت. بەڵێ بەڕێزان سوپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو ڤیدیۆ و ئەو سەرنجانە. ئێمە دەگەڕینەوە لای میوانەکەمان بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین. کاگاسۆ دووبارە سڵاوتان لێبێ. من دەمەوێت بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین. ئۆپۆزیسیۆن چییە؟ یاخود ئۆپۆزیسیۆن بوون دەبێت چۆن بێت؟ لە ڕاستیە هەر دەوڵەتێکی مۆدێرن لە دنیا ئەگەر پرۆسەکانی دیموکراسیەت، پرۆسەکانی هەڵبژاردن وەک پرۆسێسێکی دیموکراسی و مەدەنی وجودی هەبێ لە وڵاتە ئەبێ ئۆپۆزیسیۆنیش هەبێ. بەڵام
کام ئۆپۆزیسیۆن بێگومان خۆی فرەیی ئۆپۆزیسیۆن لە کوردستانە فرە ئەجێندایی ئۆپۆزیسیۆن لە کوردستانە کە بەشێکی سەرەکیان ئاراستە ئەکرێن لەلایەن کۆمەڵێک ئەجێندایی دەرەچیەوە ئەمە بۆ خۆی خزمەتە بەدەسەڵات چونکە بەشێکی ئەم ئۆپۆزیسیۆنە خاوەنی ڕوئیا و مێنتاڵیتی و عەقڵیەتی ڕەخنەیی و گۆڕانکاری و ڕێفۆرم نین لە هەرێمی کوردستانە ینی پێدوانی ئەم ئۆپۆزیسیۆنە لە هەناوی کۆمەلگای کوردستان و هەڵقوڵاو نییە سەیریکە ئۆپۆزیسیۆن لە کوردستانە ئۆپۆزیسیۆنی ناچاریە کەمینەیەک لە دووەم و سێم و چوارەم و پێنجەم لە دوای پرۆسەکانی هەڵبژاردن ئەمانە بە ناچاری ڕێگەی ئۆپۆزیسیۆنیان هەڵبژاردووە نەگوەکو پرۆژە تۆ بینی دەوڵەتە ئەوروپیەکان دەوڵەتە ڕۆژئاواییەکان کاتێک کە هەڵبژاردن ئەکرێ حیزبی حکومڕان هەیە حیزبی چاودێر و لیبرال و ئۆپۆزیسیۆنیش هەیە ئۆپۆزیسیۆن ئیش لەسەر پرۆژە ئەکا ئیش لەسەر گۆڕانکاری ڕادیکاڵی وڵاتەکە ئیش لەسەر ڕوخاندن ناکە ئیش لەسەر لێدانی پرەنسیپە دیموکراسیەکانی کۆمەلگا ناکە ئیش لەسەر ئەوە ناکە دژی پرەنسیپە دەستوریەکانی وڵاتەکەی خۆی بێ ئێمە ئۆپۆزیسیۆن ئەوەی بەشێکی سەرەکیان لە وڵاتە بینیمان چۆن ئەجەنداکانی خۆیان گرێدا بە کۆمەڵێک ئەقتابگەلی گەورە گەورە لە عێراقا بۆ لێدان لە ستاتۆی هەرێمی کوردستان بۆ لێدان لە ڕەمز و ناسیۆنالیزمی هەرێمی کوردستان بۆ لێدان لەو هەرێمەی کە بەری ڕەنجی هەزاران شەهید و 182,000 ئەنفال و شیمیابارانە لەبەرەوە ئۆپۆزیسیۆن لەبەر ئەوەی کە نەیتوانیوە ئەکسەریەتی دەنگ لە کوردستانە بەدەست بێنێ ڕێژەی 50 زائیدیەک بەدەست بێنێ بە ناچاری بۆ بە ئۆپۆزیسیۆن ینی کەواتە کاگاس و یعنی گەر تەماشای لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بکەین ئەوانی بەخۆیان دەڵێن ئۆپۆزیسیۆن پێم وابێ هەمووشمان لەسەر ئەوە متتەفقین کە ئەمانە ئۆپۆزیسیۆنێکی دروست کراون بەڵام ئۆپۆزیسیۆن بە هەموو لایەنەکانیان و ئەگەر کەمتر لە 20 کورسی پەرلەمانیشیانە بێت لە تەواوی کورسیەکان ینی ئەمە ناکاتەوەی کە ئێوە کەمتر لە 120 خەڵکن ینی ڕەنگە لایەنی سیاسی هەبێت 3 کورسی هەبێت کەواتە تۆ لە 103 کەمتری ئەمە پێی دەوترێ ئۆپۆزیسیۆن بەڵێ خۆی ئەمە ئۆپۆزیسیۆنی پەرتبووی کۆمەلگایە ئۆپۆزیسیۆنی میدیاییە ئۆپۆزیسیۆنی سۆشیال میدیایە ئۆپۆزیسیۆنی ڕەخنەگرە بەرامبەر بە ڕقە بەرامبەر بە دەسەڵات ڕقە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆنێک نییە بەرمەبنای پرۆژەیەکی عەقڵانی ڕێفۆرمخوازی دروست بوو بێ من لەگەڵ ڕێزم بۆ کۆمەڵێک کارەکتەر کە لە ناو هێزە ئۆپۆزیسیۆنەکانان بە حیزبە ئیسلامیەکان و غەیری ئیسلامیەکانیش لە وڵاتە ئەوروپیەکانە بۆ نمونە لەم ماوەیە ئێمە دەستا و دەستی دەسەڵاتمان بینی لە وڵاتێکی ڕاقی و لیبرالی وەکو بریتانیا بێگومان کۆنزەرڤاتیڤەکان کەوتن لیبەرەکان کرێکارەکان هات تۆ سەیری مێنتاڵیتی سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە ئەو باوەڕی بە دەوڵەتی سربەخۆ نیە باوەڕی بە پەرلەمان نییە باوەڕی بە دەستور و پرەنسیپە دیموکراسیەکانی هەرێمی کوردستان نییە بەڵام لەو لایەنەوە باوەڕی بەوەیە ئەوێ لە کونفەیەکونێکە حکومڕانی بکەوێتە دەستیان سەرکردە سیاسیە حکومڕانەکانی ئەم هەرێمە بە پاسکیل بڕۆنەوە بۆ ماڵیان بەو ئاسانیە دەستا و دەستی دەسەڵات لە وڵاتەکە ڕووبە ئەمە بۆ وڵاتێکە 100 ساڵ دیموکراسیەت عمری هەبێ بۆ وڵاتێکە 100 ساڵ دەوڵەتەکەت عمری هەبێ بۆ وڵاتێکە سنوورەکانت با بڵێن دەستورەکەت لە ژێر جەبری هەڕەشەی دەوڵەتە مەزهەبیە داگیرکەرەکانە نەبێ کاک حاکم بۆیە ئۆپۆزیسیۆن بۆیە ئەڵێم یعنی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە ینی پرۆژەیەکی ئەڵتەرناتیڤیان نییە باش کاک ئاسو با هەر لەسەر ئەو قسانەی جەنابەت ڕابوەستین کە دەڵێ ئەوانە دژی دەستورن دژی سربەخۆیی کوردستانن تەنانەت دژی ئەم هەرێمەشن باسی بریتانیات کرد لە بریتانیا ئەگەر تەماشاکە ئێستا حیزبی کۆنسەرڤەتیڤ کە ئێستا لە دەسەڵات داچووە حیزبی کرێکاران هاتووە بەڵام بە مقابلی ئەو چی هەیە پێڵن حکوومەتی سێبەر حکوومەتێکی سێبەریان هەیە لەبەرەوەی ئەوانە خاوەنی 700 ساڵ پەرلەمان و دموکراسی کەلتوری دیموکراسیەتیان بەڵام ئەمەی ئێمە ئەمەی لای ئێمە بۆچی دەیەوێ ئەمەی هەشمانە بیڕوخێنێ ینی
ئەم ئازادی و دیموکراسیە بە بێخۆ هەڵکێشان بەراوردێکی هەرێمی کوردستان بکەین لەگەڵ وڵاتانی دەور و پشت ئەوە ئێرانە ئەوە تورکیا ئەوە عێراق هەر باسی مەکە ئەوە سووریا هەر کە جاران پیانەوە شامی شەریف و کاسڵان شەریفیش نییە باشە ئەگەر ئەم ئازادیە نەبووایە ئەم ئۆپۆزیسیۆنە کە نازانم پێی بڵم ئۆپۆزیسیۆنێکی ساختە یان نا دەیتوانی وا بەم شێوەیە قسە بکە بەڵام بۆ دژی ئەم هەرێمە خەڵکی کوردستان بێ کە بە خوێن و فرمێسک دروست بەدڵنیایی بۆ دژی ئەمەیە کێشەکە ئەوەیە هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە هەرێمی کوردستانە بەرمەبنایی ڕەتفیعل و پەرچەکردار دروست بوون یعنی ئۆپۆزیسیۆن ئەوەندەی ئەوێت لە یەکێتی و پارتی بچێتە شوێنی یەکێتی پارتی یەکێتی و پارتی بە چه قۆناغێکە ڕۆشتون و گوزەریان کردو ئەمانیش لاسایی ئەوان بکەنەوە ئەوەندە نایانەوە مۆدێلێکی تازەی حکومڕانی پێشکەش بکەن لە ئەوروپا خۆ دەزانی لە دوای ڕێنیسانس لیبرالیزم هات فەزیلەتی تاک هات خۆشگوزەرانی هات دیموکراسی مافی مرۆڤ هات پلورالیزم و فرەڕەنگی هات لێرە ئەمە نییە لێرە لاساییکردنەوەی بەغدادە ئەوەی ئۆپۆزیسیۆن ئێستا شوێن پێی هەڵەگرێ شوێن پێکەوتنی محاسەساتی حیزبی و ئایدۆلۆژیە شوێن پێکەوتنی بەشەمیراتیە لە هەرێمی کوردستان بەڵام چی لێ بکەین ئەگەرەوە هەڵبژارنەوە ئێستا هەڵبژاردن بەڕێوەیە چی لێ بکەین لایەنێکی سیاسی بەبێ ناوهێنان چی لێ بکەم سێ کورسی دێنێ ینی تۆ هەر ئەمەندەی کاکە ینی کەس لەگەڵ تۆ نییە ئەوە ئەبێت خۆی ئۆپۆزیسیۆن لە ئێستا ئۆپۆزیسیۆنێکن خاوەنی کاریزمانین خاوەنی بەرەیەکی یەگرتوونین لە ئێستا بۆ ئەم هەڵبژاردنە کاک حاکم ئەبێت پەرلەمانی ئایندە لە پەرلەمانی ئایندە بۆ کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ حیزبە دەسەڵاتدارەکان یا ئەو حیزبەی زۆرترین ڕێژەی کورسیەکانی پەرلەمان بەدەسێنێ هەوڵی 50 بە 50 بە تەواوی قەنەعاتەکانی خۆمەوە یەکێتی و پارتی 50 تەواوەکەن و ئەم جارە حکوومەت پێکەێنن یعنی دیسانەوە حکوومەتێکی بنکەفراوانە بنکەفراوان نابێ ئەم جارە بە بڕوای من یەکێک لە خراپترین مۆدێلەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە مۆدێلی بنکەفراوان بوو مۆدێلی بنکەفراوان چی دروست کرد جیاوازی نەکرد لە بینی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە وەزیر تەبینی بەشەو ڕەخنەیەگر لە حکوومەت و بەیانی واژۆی ئەرکەکانی خۆی کرد لە ناو وەزارەتە وەزیر هەبوو مناڵەکانی خۆی لە هایکۆست ئەیان خوێند شەوەکەی تەیدی لایەنگرانی حیزبەکەیە کرد کە بڕۆن بایکۆتی قوتابخانەکان بکەن ئەمە ناوەنەی وەزیر هەیە داوای لێپێچینەوەی یاسایی لە گەنتەڵکارانە کرد خۆی ڤێلاکەی بای 2 ملیۆن دۆلارە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستانیش کابینەی دەیەم پەنجە بخاتە سەر ئەم برینە هیچ وەزیرێک ئەگەر ئینتیمای بۆ دەوڵەت ئینتیمای بۆ نیشتیمان ئینتیمای بۆ خاک ئینتیمای بۆ ئەنفال ئینتیمای بۆ چیمیاوەران نەبوو نزیکی نەکاتەوە لە تخوبەکانی دەسەڵاتداری لە هەرێمی کوردستانە چونکە دوجار کە تۆ وەزارەتێک گۆرەگری ئەبێ بە کامل قەناعەت و ئایدۆلۆژیای خۆتەوە خزمەتی ئەم وڵاتەی پێ بکەیت نەک دش بوەستیتەوە لەسەر سادەترین پرەنسیپە دیموکراسیەکان و پرەنسیپە دەستوریەکانی ئەم وڵاتە کاکە ئیسا قائیمەمانەیە قائیمە لە هەرێمی کوردستانە بە ئەجێندایەکی مەشبوه هاتوونەتە ناو ساحەی سیاسی هەرێمی کوردستان ئەڵێ من لەبەرەوەی من ناچمە پەرلەمان بۆ تیۆریزەکردنی یاسا ئەچمە پەرلەمان بۆ هەڵتەکاندنی یاساکانی هەرێمی کوردستان ئەمە ئۆپۆزیسیۆنە بەڵێ تۆ بەم مێنتاڵیتی و ڕوئیایەوە ئەم مێنتاڵیتیە مێنتاڵیتی سەدەکانی ناوەڕاستە ئەم عقلیەتی بربەریزم و عقلیەتی شۆڤێنیزمە عقلیەتێک نییە حکومڕانی ئەم وڵاتی بیتە دەست لەبەرەوە ئەبێت ئۆپۆزیسیۆنی حەقیقی ئۆپۆزیسیۆنی چاودێری کەر بێ ئۆپۆزیسیۆنی ئیسلاح بێ ڕیفۆرم خواز بێ ئۆپۆزیسیۆنێ بێ بە دوواداچوون بکە لەسەر تەواوی سێکتەرە حکومڕانیەکانی هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆنێ نەبێ بەرمەبنای ڕق و چینە و تۆڵە و ڕووخاندن ئێستا ئۆپۆزیسیۆنمان هەیە بەڵێم ئۆپۆزیسیۆنە ناتوانێت 50 دروستکە مادەم ناتوانێت 50 دروستکە ئەم ئۆپۆزیسیۆنە ئێستا ئەیانەوێت زۆرترین حیسا بەش لە کابینەی ئایندەی حکوومەت هەرێمی کوردستانە بەدەست بێنن خۆ بۆ ئەوە نییە کە حکومڕانی تەشکیلکەن و کابینەیەکی وەزاری پێک بهێنن لەبەرەوە بەداخەوە ئێمە خاوەنی تەرسێک لە ئۆپۆزیسیۆنین
نسلێک لە ئۆپۆزیسیۆنی باشە. کە ئەم ئۆپۆزیسیۆنە کەواتە کاگ ئاسۆ من ئێستا پرسیارێکم لا دروست بوو یعنی ئۆپۆزیسیۆن ئەبێ دژ بێ یاخود دەبێ ئەو ئۆپۆزیسیۆنێک کە کەموکوڕی دەخاتە ڕوو پەنجە دەخاتە سەر برینەکان بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە خەڵکانێکمان هەیە لایەنمان هەیە بەخۆی دەڵێ ئۆپۆزیسیۆن بەڵام بۆتە ئۆپۆزیسیۆنی جنێودان بۆتە ئۆپۆزیسیۆنی جنێوفرۆش ئەمە لە چۆی دنیای دیموکراسی جێگایە بێتەوە کەنی ئامادە نییە فکری نەک دژی خۆی هیچ فکرێککە قوبول بێ ئەمە ئەکرێ نایبێ زۆر کارەساتە بۆ نمونە یعنی خاوەنی بڕوانامەیە باشە خاوەنی پێگەیەکی مەدەنیە لەم هەرێمە خۆی بە ئۆپۆزیسیۆن نەزانێ بەس بە عەقڵیەتی خێڵ بیرەکاتەوە هەموو شتێک لە هەرێمی کوردستانە وەکو پوچ سەیرەکە هەموو شتێک بێبەها بۆ لای لە تەرزی ئۆپۆزیسیۆن ئەمە ناتوانێت دەستا و دەست لەگەڵ حکومڕانانی هەرێمی کوردستانە بکەن اینجا لە پاشەوە کاک حاکم بیرمان نەچێ هەرێمی کوردستان دەوڵەت نییە هەرێمەکە هەر چواردەوری بە دوژمن گیراوە پیلانی لێجێڕدرێ ئەقل من الدەولە وأكثر من الإقليم جوانە گەورەترین لە هەرێم بەڵام دەوڵەت نین نەخێر مادەم چوارچەوەیەکی دەستوری و یاسایی و سیاسیمان نییە لە هەرێمی کوردستانە ئەبێت دیموکراسیەت لەو جوغزە بەرتەسکا سیرکەین کە حکومڕانیەت لە ئێستادا ئەیبینێ تۆ هەز نەکەی لە هەرێمی کوردستانە هێزێکی تازە ئۆپۆزیسیۆنەکان نەیانتوانی بێت تا ئێستا بەرەیەکی ڕادیکاڵ بەرەیەکی یەکگرتو دروستکەن یەک وتار و یەک ئێجندا چۆن نەتوانن لە ئایندا حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە بەرن لەبەرەوە بە بڕوای من ئەو جنێودانە ئەو فەزا پۆپۆلیستیە ئەو فەزا ناسازەی کە منەڵێم بەشێک بە مطلقی قسە ناکەم لە ئۆپۆزیسیۆنەکان دروستیان کردووە بۆ ئەوەیە بە تەواوی ئەو گۆمە سیاسیە لە هەرێمی کوردستانە بشڵەقێنن و ئەو ئارامیەی کە لە هەرێمی کوردستانە هەیە نەیهێڵن و ئەو ستاتۆیی کەوتم گەورەترین لە هەرێمی کوردستان خەڵکێکەیە شانازی بە هەرێمی کوردستانەوەکە هەرێمی کوردستان بووەتە ترافیکێکی دیبلۆماسی گەورەی کۆمەڵێک دەوڵەتی بەهێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خاوەنی نەوتی خاوەنی شارستانیەتی خاوەنی چەند شارێکی گەورەی لە هەرێمی کوردستانە بۆیە بە ئاسانی ئەم ئاڵوگۆڕی دەسەڵاتەش ڕوونادات لە هەرێمی کوردستانە باش کاک ئاسۆ تۆ باسی هەرێمی کوردستان و حکومڕانی کرد ینی هەموو لایەک باش دەزانن ئێستا هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی دەوڵەتیش نییە بەڵام بۆتە چەقی بڕیاردان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو سەرکردەکانی جیهان دێن پێمان خۆش بێ یاننا لایەنی ئۆپۆزیسیۆن پێی خۆش بێ یاننا دێنە هەولێر و لەگەڵ سەرکردەی سیاسی گەلی کوردستان کۆ دەبنەوە باش من هەر دێمەوە سەر لایەنی ئۆپۆزیسیۆن و ئەو خیتابە پۆپۆلیستی کە هەیەە دژی هەرێم باشە ئەمە بەشێک نییە لە ئەجێندای دەرەکی بۆ کاڵکردنەوەی هەستی کوردایەتی هەستی کوردستانی بوون لە لای خەڵکی کوردستان بە دڵنیاییەوە منوتم ئەبێ هەرێمی کوردستان ئەم مۆدێلە تێپەڕێنێ مۆدێلی بنکە فراوانە مۆدێلی محاسەساتی حیزبی تێپەڕێنێ بەرەو دەوڵەتی دامەزراوەی دەوڵەتی یەک و یەک ئەکاتە دوو باشە دەوڵەتی زۆرینە و کەمینە چێ زۆرینەی هێنا پیرۆزی بێ چێ هەڵەبژێرێ بۆ هاوبەشیکردن و مشارەکەی سیاسی پیرۆزی بێ 50 زائید یەک بەپێی قانونەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان بە ئەوە حکوومەت پێک بێنێ باشە بەڵام ئۆپۆزیسیۆن لە ئێستا لە هەرێمی کوردستانە بە حکمی ئەوەی کۆمەڵێک دەوڵەتی فاشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پشتگیری لە ئەجەنداکانیانەکەن ئەیانەوێ وەکو عێراق سەردەمی ئەیاد عەلاوی کە 93 کورسی هێنا نەیان هێشت حکوومەت پێک بهێنێ مقتەدا سەدر کە 76 کورسی هێنا زۆرینەی پەرلەمانی بوو هێشتاوا ئەزان بۆ عەقڵیەتە ئەیانەوێ حیزبی دەسەڵاتدار بە تایبەتی یەکێتی و پارتی زۆرینە بێنن ئەمانە ڕێگریانەکەن و پاڵپشتیانەکەن بەڵام هەرێمی کوردستان هەرێمێکی دیفاکتۆیە هەرێمێکە بە تونێلی بەرژەوەندیە سیاسیەکانی دەوڵەتە گەورەکانی وەکو ئەمریکا و وەکو رووسیا تێپەڕیوە ئەم هەرێمە لە خۆ دروست نەبووە
هەرێمێکە وەکووتم ئێستا ترافیکی گەورەی دیبلۆماسی وڵاتە ڕۆژئاواییەکانە هەرێمیشی ئارامە و ئەم هەرێمە تێک نادرێ لە بەرخاتری کۆمەڵێک ئەجەندای ئۆپۆزیسیۆن کە ئەیانەوێ خۆیان بچنە شوێنی یەکێتی و پارتی و شوێنگرەوەیان بن بۆ بەدەسێنانی کۆمەڵێک پۆست و ئیمتیاز بۆ خۆیان و باشە ئاسۆ هەر لەسەر لەسەر قسە و ئەجەندای ئۆپۆزیسیۆن ڕابوەستی ئەگەر خۆمان نەخەڵەتێنین بە ئاشکرا نەیاری سەرەکی لە ئۆپۆزیسیۆن بوونیشتا تۆ بێ نەیاری سەرەکی لەگەڵ نەیاری لاوەکی خۆت جیا بکەیتەوە نەیاری سەرەکی هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە ئێستا پێمان خۆش بیان نە دەوڵەتی عێراقە موچەی خەڵکی کوردستانی بڕیوە خۆ خەڵکی کوردستان خەڵکانێکمان هەیە کاکە نە پارتیە نەیەکێتیە نە ئیسلامیە نە گۆڕانە کابراایەکە موچە خۆرە ئەوەی بڕیوێتی بەغدایە ئەوەی ئێستا تعریبەکە لە کەرکووک لە خانەکین لە سەرگەڕان لە دووس خورماتوو هەمووی ئەوە چێکە دەوڵەتی عێراق بەڵام پرسیارەکە ئەمەیە ئەرێ بەڕاست ئۆپۆزیسیۆن کاتی ئۆپۆزیسیۆن ئێوە بۆ هیچ قسەیەکتان لەسەر ئەو ئەجێندا زەبەلاحە و دژ بە کوردەی عێراق نییە بۆچی بوونەتە جێبەجێکاری ئەمە دیسانەوە پرسیار نییە بەڵێ بە دڵنیاییەوە خۆکاتی خۆشی لە پەرلەمانی عێراق کۆمەڵێک لەم مندووبانە کە من ناوم نابوو سوق ڕەقیق بازاڕی کۆی لە فرۆشان یعنی ئاڵوگۆڕیان بە دەنگەکانی خۆیانەوە کرد لە پەرلەمانی عێراقە کاک یعنی دەیانی وەکو مستەفا سەنەت بە ئاشکراڵێ بەڵێ ئێمە کۆمەڵێک مندووبی کوردیمان لە بەغا کڕیوە ئەو مێنتاڵیتی و عەقلیەتەی لە ئێستا ئەیەوێ بە بنکە فراوانی بڕواتە ناو حکوومەتی ئایندەوە هەمان عەقلیەتی شیعەکانە لە عێراقا لە عێراقا وەزارەت هەیە گەشتۆتە 50 ملیۆن دۆلار بریکاری وەزارەت هەیە لە عێراقا گەشتووەتە 30 ملیۆن دۆلار ینی بەکڕین کڕین سوق ڕەقیقە مدیر عام بەڕێوەبەری گشتی هەیە لە عێراقا هی گومرگەکان هی مەنافیزی حدودی بە 15 ملیۆن دۆلار کڕین و فرۆشتنی پێوە کراوە ئەوە جگە لە بەڕێوەبەرایەتیەکانی تر لە عێراقا عێراق یەک پارچە لەناو کۆنتراکتی بزنس و نەوت و عقوداتی باش ئەو هەموو گەندەڵکاری هەیە لە عێراق یەکێکە لەعنی لە تۆڵ لە یەکەمی هەموو عالەمە لە گەندەڵیە بۆچی ئۆپۆزیسیۆنی هەرێمی کوردستان باسی ئەو گەندەڵی عێراق هەرێمی کوردستان یەک وەزیرتان بینیوە لە عێراقا لە عێراقا ئەڵێن پەرلەمانێکی ئەکتیڤمانەیە وەزیرێک بانگێش کراوە بۆ ئیستیجواب لە پەرلەمانی عێراقا کاک حاکم جەنابەت خۆت فترەیەکی زۆر لە بەغداد بووی نییە لەبەرەوە هەر یەکێ لە پەرلەمانتارەکان سەر بە ئەقتابگەلێکی نەوت و مەزهەب و حەوزەی شیعەن لە عێراق دەستخۆش زۆر سپاس باش زۆر بەڕێز کاک ئاسۆ عەبدوڵەتیف چاودێری سیاسی گەلێک سپاس کاتەکەمان هەر ئەوەندە بوو سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان بەڵێ بەڕێزان ئەم ئەڵقەیەی ڕۆژمێری هەڵبژاردن کە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی و پێشکەشمان کردن لێرەدا کۆتایی دێت تا ئەڵقەی داهاتوو ئێوە شاد و بەختەوەر بن و کوردستانیش هەمیشە ئاوەدان و پارێزراو بێت.